عولا من نازانم سد لۆ بکەم و چ لێ بکەم و کوی لە چاکە دەربچم بەڕاستی چێخوا بە قوربان ئەمن هیچم نەکردیە ئەگەر خوا شفای بنێری ڕاستە ئەوەختی یەکەی وەچی مەش دەبیتە سەبەب عولا ئامەنت بالله بەسوای گەورە علم و معرفەت و زانی ناداتام کەسەکی ئەو ئامۆزایمە بڕوا بکە گەلێک تەبیمان پێ کرد هیچ کەس سەرەدەری لێ دەرنەکرد هەر ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبوو چێخوا ڕاست دەفەرمووی دەرمان بخۆی دەرمان شەرتە ئەساسە نەخۆش ئەگەر گەیشتە دەرمانی خۆی خوا شفاش لە بۆ دەنێریت بەس عولا قسەکە جوانە بەس ئەمن وەچی زەینم دەدایە ئەتوو دەرمان نەدا و نەخۆشیمە ئەوەی ئەمن دیتم هەندە گۆشتی بژادایە و ئەویدی پیستە ڕیوی بووە بزانوشی بە مەدگرگۆتر لە بۆم بگرت ئەو دانەسەر برینەکەی کوچا بۆ نازانم ئەوە بەڕاستی سەرمادەوەی سوڵمە چێخوا بە قوربان وەچی گوتم هەر نەخۆشیەک دەرمانی خۆی هەیە ئەوە دەرمانی وی بوو باش عولا نەخۆشیەکەی ئەو ئامۆزایمە چ بوو دەرمانەکەی چ بوو پێم ناگەین چێخوا بە قوربان ئەو نەخۆشێنگ و برینەکەی لێ پیس کرد بوو کرمی کەت بێ دەوایە ئەو کرمانەش لێ دەربێتن نەکو چاری نەبوو وەڵی چێخوا چ لێ بشێرمەوە ئەمێن گۆشتی جوجمدا نەخۆشەکەی بوو زۆرت بەری لەبەر ئەوەی قودرەتی ئیلاهی گۆشتی جورجی تارە کە تامی ئەو گۆشتە تارەی لە بۆ کرمەکان دەچیت کرمەکان هەردێن کە هەراتن پیستەی ڕیویشم لۆیە دانابوو پیشتەی ڕیوی ماشەڵا شیرینە لۆ پیستەکەی دەچێت بە پیستەکەی وەدەنووسێن ئەو جە لەبەرەوەی کرمەکان دەتوانین لێدەرین بەو حارەی قوتار بوو بەڕێوەڵا بەو حارەی قوتار بووی باشە ئەولا تو چ نەخۆشی دی لەو نەوعیمەت ئەوە چارە کردیە بەرەبەری چێ خوارێ وەڵا من زۆری هام چارە کردیە ئەی ئافرین ئەرێ وەڵا ئەی ئافرینە بۆ پسپۆریت خۆش بیار مەمنونی توی ئەولا بەڕاستی مەمنونی ناوێت چێخوا ئەمە هیچمان نەکردیە خوا لۆمە دوێری بەکە دەرێم کوی دەری ماشەڵا بڕێک چێتر بووی وڵا سپێوری مام ساڵە وڵا دەری فەرقمە هەوچی پێشترێمە بەکرد هەی چاوکەم کۆمە دەرمای شەوە ڕۆژەکەم نەدایتت و دەرعاتانی ماشەڵا ئەتوو هەنەوسنی ئەوەی بگەی دەخۆت مام ساڵە شەو ڕۆژێت چێ تۆ دوو هەفتەیە دەرمان دایتە من مام ئەوڵا لە چێ و ئەتوو لە چێ ئەو تووڕێ بوونەش نایە مام ساڵە هەی بەکرد هەی بە قوربانمە هەی لە سدەڕێت ئای بابێ باب ئەو دەرمانێکی گەلێک تێترم دروست کردیا نادەما هەموو کەسێکی لۆتم دانایە ناوەڵە مام ساڵ بە قوربان لە موازم لێ بینە سبەکە ماوە زۆری محەدەکان بەشم ئەو چارەکەم لێ دەکات بڕۆ کە دەبینمە هەوڵاک و چارە سەرت دەکا کەشیم علی ئەتو زێنی لەکرم بی ئەمە زوو دێمەوە دەچێ ماری عیز قدر زێنەی مندارەکەیان زۆر نەخۆشە لە جاتێن بڕۆ بزانە چیتی چبراتی و چارەسەری بکەوە ڕۆ بابە ئەخە وەڵای ئەتو تەبیباتی ئیشی خۆتە ئیشی من نییە ئەمە لە تەبیباتی نازانم کورە بە من نارێت و لۆ دەژێری علی کورە بە هەچی ئارێشە تا ئیقناعم کردە نەستەکەن ئەولاد ئەتو لۆ پێلەکە لە بەختی مەدەدەی لۆ دەکە ڕسمان ببڕێ دەبڕۆ بزانێت چی دەوێت چارەی بکە خوڕم باشە بابە ڕاوەت و تووڕەمە بە قوربان بم ئێستا ئەوە ئەمن چوومەوەندە زانیم لێوێندە ژانەش جیتی ئەمن چی بدەمێ چ بکەم ئەمن هیچ لێ نازانم چاوەکەم لە بابن نەکەی ئەرێ وەڵڵا های علی ئەوە هەر لە بە ئەوە دووکە دامای
كورە کوڕمەوە زۆر سانایە لەکم بابن ئێ بابا و کە لەک نەت و سانایە سانا بەس لەک نەمن ئەم لۆ من میمە بابە چاوەکەم خڕیخۆ ئاسایە تا بم بنامایەدا بژێڕە کون و خوش بنەکان بزانە چه هەیە چ هاتە پێچایی برێ ئەوەی خواردی و هەنێک پێ برێت شەوێش باش چەوری کەن و بڕۆژ کوڕم یعنی کو بابا هەر یعنی هەر ئەوەندا ئەی کوڕی بابێ وامەرەڵە کوڕم قوقاتێت و تاری دروست ناکەی لاگە ئەوەندە بی ئاسانە كورن طبعا حقيتي كاكا حقيتي برام بابي من حقيتي اگر هرسبك ساكا نخن كادي اتو لسر حالي خو قشمريت فيها كردينا بابي من مام شێخوا ئەم خۆ قسەش خراپم نەگوتیە من ڕاستیم پێی گوتیە گوتیتم کوڕەکەتان کورتانی خواردیە ما شاء الله ما شاء الله لو هم علم ومعرفتي او باب فير كدوانيا بەرە مام شێخوا ئەرێ وەڵاوە بابم گوتی مندارەکەی مام عەزیزی نەخۆشە گوتی بڕۆ بزانە بابم گوتی بزانە لەوێ چی خوارد چی لێیە ئەوەی خواردیە وەڵا ئەمیش مام شێخوا بەڕاستی چاوم جێڕا بەس کورتانی دیگوتم کورتانی زۆر خواردیە علي امان بيستيتم اگر كرتان قصر بي كان هند زاد خنفار لكرتان خويد اگر برسي بي بس دار لعلم ومعرفتي بابتو طبيباتي باب دار لقون ديما هواهي كرتان جيكو كورم دياره مام شێخوا ئەوەی قسەی ڕاستی بێ من بە بابم گوتم بابە ئەم سەرم لە تەبیباتی دەرناچی گوتی لا دەبی بچی نا بابت قالك سري لي درسي نوبتي توا اها اگر خوي بفتارات ندا لا اوي بدزيكشي اگر روزك نيا كشت مام شێخوا بڕوا بکە ئەم خەتامیان بێگوناهم اكو علي دبي باب دواز بيني کو باب السري لبسري عولاينا رقبر شي لقريو دكاتن بس امان دبي كشان ميدان سول بكن او زيان عولايان بابت بس بخوم نظام سدا كمان ئەمریکا چێخوا ئەوە درێم لۆ لە دوو نردبوون صالح بەێ او بخوش نازم چەند جارە پێت برێ ئێ کاکە واز لە تەبیباتی بینە برا واز لێ بینە لۆ خاتری خودایی واز بینە باشە چێخوا هەنووکە ئەم بابێم برێم ئەتو لۆ من لەبەر ملێ من نایە هەکو ئەم سعیبم هەیە ئەتو بێ ئەتو صالح ئەمن نامێ بمە باعیسی ڕزقی کەس بەس ناژمێ ئاوایەکەم لەوەی زیاتر زەرمەند بن کاکە زەرەریی چێخوای چاوەکەم خۆ مرۆ تەبیبانە نیمعالمێن بڕوتێن وەی چاوەکەم ئەتۆ تری کورە زەرەری پارەی نا صالح ئەمن مەقسەدم پارە نییە ئەدی زەرەری چێخوای بۆ قوربانی ئەو دەمەدانێت تێم بگەینە کورە صالح نیوەی ئاوایی سەقەت و کۆرە و شەر کردێ لەوەی زەرەر زیاتر دەبی چابی ئەمە کا پێم بڵێ کالەوانە چێخوا صالح باتێت بگەینم جێ بدەی هەر لە هێرۆ قادرە باریکە هیچ عیبینەوە بەستە زمان بە شەقەچی مەمی بوو هاتوی بکە دەهاتە مزگەفتی ئێستا بە دوو شەقان پێ ڕناگاتن بەسمان لە پەر و پۆ دێخست ئەمن بەرە صالح ئەتوو ئەرێ وەڵڵا ئەدی چێ مشیر ئیسماعیل حەمەی چ بەلای بکاکە بە شەکۆرێک خۆی مەمنون بوو ئەوەندەت قورمز لە چاوی کرد بەسە زمانەی چاوی سەرا بن بۆ ئێستا بە ڕۆژ نبینی بە شەو دەبینی وە شەمە کۆر لێکری فەقیری توخوا چێخوا ئەوە خەتای منە پێش دەکەنی صالح بەجێ برای خۆ دەکەی کاکە کاسبێکی دی ببینەوە با بە شەروی دەستعونات بدەم داڵدەی وەڵی چێخوا وە نییە بەرام باوەبی هەتا ئەمن تەبی بوو چێ هەبوو بێدەرە قەتم بێ بەس وە نییە ئەوەی ئەمن تێبگەم بەس ئەمن دەزانم چێخوا مەسەلە چیە فوقاتیان خەشیم نیمە خەشیم صالح چ مەسەلا مەبینەوە چش لە گۆڕێ نییە نا لۆتی ئەولا ناتەبیب هاتە ئاوای ئەتولم بە هەندەتی وە تێبگەم ئەرێ کورە صالح خۆ پار و پێرارش ئەولا لە ئاوایی نەبوو ئەتوو لە بیر چوو چ دەرمانە بوو داتە حەمدانی قوربەسەر دوو ڕۆژ لە ئاقاری نەداهاتەوە هەرە تەبوو بەسە زمان خۆت خۆی بەپەلە شوە بکە ئەدی کو دەرمانی ماشتری نەدابێ هە نەداتەوە ئاوایی
دوای نازم چی لەخۆ کردو خۆی داخکرد و نازم چبەتە قوتار و بەستە زمانی ئەوەش ئەولا بزانی چێ خۆ چاوە صالح دیارە ناگەی قەنەعەت بەس ئەم شەشی وا دەکەم بتگەنمە قەنەعەت کە ئەتوو تەبیب نی کاکە تەبیب نی برای من ئەتوو سەر لە چ دەرناچی مەزی دەرێ باشتری ئینشاءڵڵا کارە باشیە مام ئەولا وەڵە تەمای خۆم دانابوو دەمگۆ ئەو برینەی من قەسا ڕێژ نابی کوڕم مەجید نەخۆش بگاتە دەرمانی خۆی و خوش شفای بدا هیچ شتێک زەحمەت نییە ئاماتە بی لە مام ئەولا خوا لۆمەت بهێلی خوا ئەمە درێژ بکاتن یا ڕەبی کوڕم مەجید دوایێ مەجید بزانە فاتمۆ کەش ناینی بزان ئەو خێلی و کەیلۆ چا ناکەمەوە ئەوەی دریتە مام ئەولا بەری بەری ئینشاءڵڵا خوا گەورەیە خۆ گەنمە مارێ مستەی زاهر دەرێم محەممەدی کوڕی فختۆڕ تا هێسترێک لوشکەی لێدایە چووە نانا علی الحەمدلله زۆر زۆر باشە خۆ ئەو دەرمانەی کە دابمێ بە تەواوی استعمال خۆ بە بابت نەگوتیە نانا نەکەی پێی بریان ئێرە چابوو ئێرە ئەوەش چا دەبێ ئەوە چابە کوڕم دیار چابوو بەس نەکەی بە بابت برێ کورە خەمت نەبی باش دە باشە وەرە صالح ئەوە ئەولا ژێرە و بەکر و ئەو کوڕش ئەوەتە ئەمە نامی ئەزێتی بدەم بە تۆ بزی تەبیباتی پێتر بکەم لەگەڵ ئەولای عەرد و ئاسمان فەرقت هەیە پسپۆری ئەولای لە چێ و شڕی و شەپڕێوی تو لە چێ صالح شێخوا چاوقت ئەسڵەن هەوڵا هەر تەبیب نیەوە فارتیە بە چاوی خوا دیدیویانە ئەو ئەوڵایە فای دەکە تۆ لە بۆ قەراتی لۆژنانە ڕامە بەیمان ئەتلۆ قەنەعەت بە قسەکانم ناکەی لێری خوانە لێما بووتە تەبیب صالح مقەیەت بە لە پێش ئەولا خەرچ ئاوای پەرتاوان نەکەی ئەمن هەوکە لێرە ئەولای دەزەربێنم ئەو جە بزانی تەبیبە یان نا صالح ئەگەر دەرس و تەبیبە ئەتویان دەبی واز بینیان دەبی شاگردی ئەولای چت گوت کوچە خوات تێم ناگەنی ئەولا بەری چیژۆرەکمان هەیە دەمێونەمان تەمەشاکە نەخۆشە نەساغە بزانە چیتی و دەرمانشی چییە لە چێ نەریە ئەوەتە لەو دیوی ئەو دیوارەیە چێخوا بە قوربان دەفەرماستە بابسی ئەم دەمێ بیبینم ئەو لە ئاخر ئیشەکەی مەبڕک زەحمەتە ئەو چی زۆرە من ناوێت کەس بیبینی ئەو جاگەت و تەبیبی ئەوە ئەلی ڕەتساری بکە بزانە چیتی و چینێ و دەرمای لۆ ببینەوە یاخر چێخوا بەبێ دیتم کوی دەبێتن چارە سەهلە چارە زانی چییە؟ فەرموو ئەولا ئەوە بەری ئەستە وەرە جێمە ئەستە پێ یا فەرموو بەری
پاشەوە شێخوا ئەوە چییە چ لەوەی بکەم ئەوە وش پێم گوتی لەو دی لە دەستی نەخۆشەکەمانی خسترا ئەتوان کە ئەو ئەگە تەبیبی دەزانی چیتی ئەو چی جۆرە طبيب الله دري تيك شوي ولوها رنگ زبوا ساڵح دەرەی شاگردەکی باش نی نا اتو طبيب چو باشي ما بيني ها تەبیب ئەولاد چ دەری چارەی ئەو نەخۆشنگۆ قەسابە تبغى شيخوا خو مسا خو دي ها نمو فاسيا صالح ڕاوەستە وەختی وەی نییە وەختی وەی نییە تەبیب ئەولاد گوتت قەساب باشە قەساب چ چارەوەی بکاتن چی لێ بکە چەقۆشی بە منی دادەینی و بەرای لێ نامینی چت گۆ سالح دەبێت شاگردی ئەولاد شاگردي مورتيان صالح ئەولاد ڕاست دەکە ئەولاد ڕاست دەکە ئەدی ئەمە نەخۆشەکەمان چ خوی دەوێت قەسابی دەوێت شيخوا دري اتو تيك شوي بەکرد بەرێ داهڕ زەحمە نەبی لەو کولان کۆکەی نەخۆشەکەمان پیشاوە دەبزانین باشە با بیبینی تەبی بیبینی کاکە اوي صالح بري ئەوە چی ژۆرەکەمانەوەشی نەخۆش بوو چ دەری سالە هەی ناتەبی بەرێوەڵا شێخوا فەرموو ئەو ئەولادی خۆیتی کوڕی خۆیتی 6 مانگە ئەو دەستەی ئەو برینە لەو دەستەیدا بوو نەیتوانێت عیلاجی بکە ئەمن لە بۆم عیلاج کردی ئەمن ئەتوو بەرێ او شل برا منكر علي او هاب باب الدقري صالح حتى لنا قوما بشاقد لكي خايبه